ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە وەکو باڵبشتێک بۆ قەڵای بایکۆت کە هەڵەبجەی شەیدای ویسمان بەشداری لە خۆپیشاندانەکەی راکردین بەداخەوە لە سەر ڕێگەی هەڵەبجەی شارەزور سەی سادق بازگەیەکی ئاسایش دادرابوو تەواوی ئەندامی ئەنجومەنی مامۆسانی ناڕازی شارەزور دەست بەسەر کران بۆ ماوەیەک نانیێڵا ڕێگریان لەو ئازادیە کرد کە ئێویسمانیان بەشداری بکەین و بەڵام سپاس بۆخۆ ئەوانیش دەسەوەسان نەوەسان جادەکەیان کرد و قەتعی جادەکەیان کرد فشارێکی باشی بەیان بۆ دەسەڵات و ئاسایش دروست کرد و لە ناچاری ئەوانیش هەرچەند هەوێ و سیارەکانیان لێ سەند و بەڵام پاشان هەوێ شتەکانیان بۆ گەڕاندەوە ئێستا لە ڕێی قاچاخۆ ئەوان ئەیانەوێت لێرەوە بەشداری بکەن قاچاقی هاتون بەڵێ بەڵێ وەڵام ڕێی قاچاقیێرە وەڵاچی بکەین ئەمە ئەو ئازادەیە کە لێم لەو سوورە باسەکرێم کاکە بەشداری مەم خۆپیشاندانەکان بە حەماسەت و گەرم و گوڕێەوە بکەین وەڵاوە خۆتان نەزانی ترا ئەو زوڵم و ستەمەیە کە چەند ساڵە لێمانەکرێ بە ناوی پاشەکەوت و چوزانم لێ بڕین و یعنی کۆی ئەو جگە لە نام بڕینیش ئەو هەمووە وەزع سیاسی کە دروست بووە لەبەرەوە تووڕین لە هەموو شتێک بەردەوامیشی